في هذا اليوم الحزين نعزي أنفسنا. لەم ڕۆژەدا سەرخۆشی لە گەلی کورد و عێراق دەکەم بۆ لە دەستدانی ئەو سەرکردە گەورەیە. مام جەلال سیمبولێکی مێژوویە کە هەموو جۆرە خەباتێکی کردووە. خەباتی مام جەلال ئەو کاتە دەستی پێکردووە کە خوێندکار بووە. دواتریش لە هەموو گفتوگۆ و دانوستانە گەورەکانی کوردی و عێراقیشدا ڕۆڵی بەرچاوی هەبووە. مام جەلال ئەدیب و شاعیر و حافز قورئان بووە. کاتێک دیراسەی ژیاننامەی مام جەلال دەکەی دیراسەی سەردەمێکی مێژووی عێراق دەکەین کاتیایدا مام جەلال پەیوەندی بە چەندین کەسایەتی ناوچەکەوە هەبووە و هاوشانی ئەوان خەباتی کردووە وەک سەرۆک عەبدولناسر و سەرۆک بنبلە و وا پەیوەندی بە چەندین کەسایەتی فەڵەستینیەوە هەبووە وەک یاسر عەرەفات. ئەم سەرکردە گەورەیە خۆی ڕووداوێکی گەورە بووە بەشداری لە هەر چالاکیەکدا کردبێت بە هاوسەنگێکی گەورەی بۆ ڕووداوە داوە. کۆتایی ساڵی 1970 مام جەلالم لە بەیروت بینی بەهۆی ڕەوشی ئەو کاتەی کوردستانەوە مام ئەو کاتە لە مەنفا بوو. ڕۆژانە یەکترمان دەبینی بیرمان لەوە دەکردەوە کە چۆن گەلەکەمان ڕزگار بکەین. لە ساڵی 1975 دوای ئیمزاکردنی ڕێکەوتنی جەزایر دەستمان کرد بە دروستکردنی تەشکیلات دەمانویست بن کە سەربازیەکان دروست بکەینەوە. تەشکیلاتمان لە هەموو ناوچەیەک هەبوو. ئەو کات هەندێک چەکمان لە بزوتنەوەی بەرگری فەڵەستینەوە وەرگرت. مام جەلال لەگەڵ فواد معسووم و عادل بوراد و عەدنان موفتی و شێخ عومەر موس و مەحموود عوسمان و ڕەسوول مامەن دەستمان کرد بە دروستکردنی ئەو تەشکیلانە. ئەو کاتە لە ساڵی 1970 خەریک بوو شۆڕشی ئیسلامی ئێران بەرەو سەرکەوتن دەڕۆیشت. ئەو کاتە مام جەلال نامی بۆ ئیمام خومێنی نار کە تیایدا نووسی بووی ئامادەین هاوکاری سەرخستنی شۆڕش بکەین. خومێنی وەڵامی دابەوە کە ئەوان تەنها هاوکاری معنەوی ئێمەیان دەوێت. لە دوای ساڵی 1970 هاوپەیمانێتێکی بەهێزمان دروست کرد لە نێوان چەند هێزێکدا لە شاخەکانی کوردستان و هۆرەکانی عێراق. ئەو کاتە چەندین لایەنی نێودەوڵەتی و ئیقلیمی ڕۆڵیان لە عێراقدا هەبوو. ئەرچی ئێمەش لەو کاتەدا زۆر قورس بوو کە دەبوو پارێزگاری لە خەتی نیشتیمانی شۆڕشەکەمان بکەین. لە ساڵی 1991 شۆڕش کە ڕوویدا چەندین وڵاتی ناوچەکە پێیان وا بوو کە شۆڕش مەترسی بۆ ئەوانیش هەیە. چەندین شەهیدمان لەو پێناوەدا. دواتر هەوڵماندا وەک ئۆپۆزیسیۆنی عێراق کە عێراق بە قۆناغێکی ئینتیقالیدا تێپەڕێت و حکوومەتێکی ئینتیقالی لەو قۆناغەدا دروست بکەین. بەڵام وڵاتانی جیهان گوێیان لێ نەگرتین. لە دوای 2003ەوە ئەوە ڕوویدا کە بینیمان پشێوی لە عێراق دروست بوو. تیرۆریستان نەبوونی دەوڵەت و دەسەڵاتیان لە عێراق بەکارهێنا بۆ ئەنجامدانی چەندین پەلاماری تیرۆریستی لە عێراق. تیرۆریستان لە هەموو شوێنێکەوە ڕویان لە عێراق دەکرد. مام جەلال لە دوای ساڵی 2003ەوە سەمامی ئەمان بوو. تاڵەبانی توانی هەموو لایەنەکان کۆبکاتەوە. هەمومان کاتێک ناکۆچیمان دەبوو لە ناو عێراقیان ناکۆچی عێراق لەگە وڵاتانی دەرەوە ڕوومان لە مام جەلال دەکرد. ئێستا پێویستیمان بە دانایی و ئازایی سەرۆک مام جەلال هەیە. ئەو هەمیشە پێی وابوو کە چارەسەری کێشەی کورد لە ناو عێراقدا دەبێت.